بەڵێ بینەرانی ڤار سڵاوتان لێبێ و کاتەتان باش تاوەکو ئێستاش کێشەی جلوبەرگی خوێندکاران و قوتابیان بە تایبەت ئەوانەی کە لە خوێندنی کوردی دەخوێنن لە سنووری پارێزگای کەرکووک یەکلا نەبووەتەوە. ماوەی چەند ڕۆژێکە کێشەیەک لە نێوان خوێندنی کوردی و عەرەبی لە کەرکووک دروست بووە. ئەوەی کە سەربەبەغایە دەڵێ دەبێ هەموو لایەک بە خوێندنی کوردیشەوە پابەند بێ بە جلوبەرگی ڕەسمی کە ڕەساسی و ڕەشە لەگەڵ خەمیسی سپی. بەڵام حکوومەتی هەرێم ئەمساڵ جلوبەرگی خوێندکارانی فێرخوازانی گۆڕیوە و خوێندنی کوردی لە کەرکووک ئێوێ پابەند بێ بۆ بڕیارەوە کۆتا یعنی چارەسەر بۆ ئەم کێشەیە کە ئەوە بوو کە ئەمڕۆ خوێندنی کوردی بڕیاری یەکلاکەرەوەیدا و کامەران عەلی بەڕێوەبەری خوێندنی کوردی ئاماژەی بۆ کرد کە لەگەڵ حکوومەتی عێراق قسەیان کردووە پابند بوونە بە بڕیارەکەی حکوومەتی هەرێمەوە و خوێندنی عەرەبیشیان لەو بابەتە ئاگادار کردووەتەوە کە دەبێت جلوبەرگی حکوومەتی هەرێم لێرە بپۆشرێ. بەڵام لە بەرامبەردا خوێندنی عەرەبی لە کەرکووک ئەمڕۆ تەکیدی لەسەر ئەو نووسراوە کردووەتەوە و لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی ڕەسمی بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک دووبارە ئەو نووسراویان بڵاو کردوێتەوە کە دەبێ هەموو لایەک بە خوێندنی کوردی عەرەبی و تورکمانی و هەموو خوێندنەکانەوە پابەندی ڕێنمانەکانی وەزارەتی پەروەردەی عێراق بن و جلوبەرگی ڕەسمی بپۆشن کە ڕەساسی و سپی و ڕەشە. ئەمە وای کردووە تاوەکو ئێستا خەڵکێکی زۆر جلوبەرگ نەکردن و زیانی زۆری بەر ئەو کەسانە گەیاندووە کە جلوبەرگی خوێندکاران و فێرخوازان ئەفرۆشن. یەکێک لە دوکاندارەکان لەگەڵەوە ئەوان گلەی بێبازاڕێکەکەمان سڵاوت لێبێ ئێوە وەزعتان چۆنە؟ واللهی وەزعمان چۆنە بازار وەستاوە حالین بازار سەکەس ناتوانێنا ئەم جلە کۆنەکە بکڕنە تازەکەش بکڕێ سەریان لەم عالەمە تێکدا و ئێمە شەرا وەستاوین تر نازانین چی بکەین. ئمڕۆ بریار مەکتەبی کوردیاڵێ ئەبێ جلە تازەکە بێ و جوابی دایەوە تربیە کەرکووک ئەڵێ ئێمە لەسەر یەکپۆشی مەکتەبەکان ئەبێ هەموو یەک بێت. ئیتر ئێمە شوا دامانەدە دەست قەدەر تر یعنی ئێمە هاوارمان کرد لە کەناڵەکان لە دینەکە ئێمە زەرمەند دەبین بۆ ساڵێکی تر مشکلە نییە بیکەن. ئێمە هەڵکانە زۆر بازاری کردو زەرەکە زۆر زۆرە پارەکانێک لەم کاتەیە هەنێ مدلاتمان هەر نەمایانی ماشەڵا بازار زۆر باش بوو بەس ئێستا ساڵەوە تا خۆت بازارەکە بە چاوخۆتە بینی کە کەستیانی و بازار زۆر زۆر زەعیفە زۆر خراپە. خەڵکی ئەی چیە ناوێرن جل بکڕن یان کێشیان لە ڕۆژێکە دوو بڕیار دەرەچێ پەروەردەی سریانی تورکمانی کوردی سێ با بڵێن عاید بە بەغدان لە کەرکووکە ئەمانە قسمن عاید بە بەغدا ئەڵێ ئەبێ ئەو جلاکان با ئیپار بپۆشن. کوردی بڕیارەکەی تاگلایانی ئەڵێ لەسەر کوردستانە بین ئیتر سەریان لەم عالەمە تێکدا و خۆ لەو نێوەندەدا ئێوە زەرەرتان کردو خەڵکی جلوبەرگی جلوبەرگی نەکرد مەزەرەکەمان لە چیە زەرەکەمان لەوێ کە خەڵک جل ناکڕێت جلی هەرێمتان نهێناوە چییە ناوێرن بهێنن؟ وەڵڵهی شەخسی خۆم تا ئێستا یەک پارچەیەکم نهێناوە.